ماندووی زەحمەتی منداڵەکانیانن. زۆربەیان نەخۆشی شەلەل دەماغیان هەیە. پێداویستی و کەرەستەی ژیانیان تایبەتن و دەبێت بە تایبەت بۆیان دروست بکرێن. دهوکەوە هاتین من باوکی لاوەندم ئێمە لە دهوکەوە هاتین بوو ئەو هاوکاریە وەربگرین ئەو کورسیە کە ئەم جۆرە مناڵانە زۆر پێویستیان بە چاودێریە چی لە جیهەتی حکومی بێ یاخود لە جیهەتی ڕێکخراوەکان بێ ئەوەی ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ ئەو کارەمان بۆ ئەکات و هاوکاریمان دەکات بۆ ئەوەی مناڵەکەمان بتوانێت دابنیشێت. دایکێک دەڵێ سنتەرێک نییە بۆ ئەوەی ڕۆژانە چەند کاتژمێرێک خزمەتیان بکات. منداڵانی خاوەن پێداویستی لەم جۆرە بەخێوکردنیان قورسە. پێداویستیەکانی ژیانیشیان بە زەحمەت بۆ دابین دەکرێت. کچەکەم تەمەنی 8 ساڵە شەلەل دەماخە وزایدەن ڕیخۆڵەشی لە دەرەوەیە معاناتی زۆرە هەر لە جێگاوە هەر لە عەرەبانەوە هەر لە هەڵگرتنیەوە زۆر زەحمەتە هەر لە پێداویستی شتی طبیەوە. ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ بە هاوکاری کۆمپانیای ئاسیاسێڵ عەرەبانەی تایبەتی بۆ دابین کردوون. وە خۆیان دەڵێن ئەم عەرەبانانە چەندین منداڵیان لەسەر کورسیەکانیان خستووەتە سەر پێ. ئەوان دەڵێن حاڵەتەکانی شەلەل دەماغ تا دێن زیاتر دەبن. ئەم کورسیانە تایبەتە بۆ مناڵانەی کە لە ماڵەوە ڕاکشاون یا پاڵ کەوتون. ئێمە بەهۆی ئەو کورسیانەوە ئەیان گەڕێنن ناو ژیانێکی نوێ دایانەنیچێنین دوای دانیشتن وەستان دوای وەستانیش ڕۆشتن هەتاکو ئێستا چەند مناڵێک پێیانگرتووە سوپاس بخوا بۆ جۆرەیانی لەم ساڵە ئەم ساڵە لە بیدایەتی ساڵەوە هەتاکو ئێستا توانیمانە زیاتر لە 1400 مناڵ ببینین لە ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ. لە سنووری پارێزگای هەڵەبجە 8,000 هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت هەن کە ڕۆژانە خزمەتگوزاری بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت پێشکەش دەکەن. ڕێکخراوەکان بە پاڵپشتی خێرخوازان خزمەتگوزاریەکان دابین دەکەن. ئەوانیش دەڵێن گەر خێرخوازان هاوکارمان نەبن ئەوە ناتوانن درێژە بە خزمەتگوزاریەکانیان بدەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.